ئەمە یەکێکە لەو سەدان مزگەوتەی بەریتانیا کە موسڵمانانی نیشتەجێی ئەم وڵاتە ڕووی تێدەکەن. لە بەریتانیا 1625 شوێنی نوێژکردن و نزیکەی 3 ملیۆن موسڵمان هەن کە زۆربەیان دەکەونە لەندەنی پایتەختەوە. ئەوان لەم مانگەدا هەوڵ دەدەن زیاتر لە خوای گەورە نزیک ببنەوە. ئێمە بە ڕۆژوو ئەبین بەبێ هیچ بەرامبەرێک بۆ بەبیرهێنانەوەی ئەوانەی کە پێویستیان زۆرە و هەژاریشن، هەروەها بۆ ڕزگاربوون لە تەنبەڵی و خۆبەزلزانین و ڕەزیلی، چونکە ئێمەش پێویستیمان بە خواردن هەیە لە ڕێگەی برسێتیەوە ڕاهێنانێک بە خۆمان ئەکەین بۆ هەموو ئەو شتانەی کە لە ئێمەدا پێویستیان بە باشترکردن هەیە بۆ دروستکردنی مرۆڤێکی باش. لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا موسڵمانەکان بە ڕێژەیەکی زیاتر لە مانگەکانی تر ڕوو لە مزگەوت دەکەن. لێرە 2 مزگەوت هەیە کە لەلایەن کوردەکانی نیشتەجێی ئەم وڵاتەوە بەڕێوە دەبرێن و زۆربەی کوردەکان ڕوو لەوێ دەکەن. ئێمە وەکو کوردانی بەریتانیا وەکو هەموو قەوم و مسلمانەکانی تر بە نوێژ و تاعەت و عیبادەتی خۆمان ئەوەی کە لە توانامانە بێ هەڵدەستین و جۆرایەلی خوای گەورە دەکەین. ئێمەش لە مانگە پیرۆزە کە مانگی ڕەمەزانە زیاتر ئێمەش هەوڵ دەدەین وەکو هەموو قەومەکانی کەوا خوای گەورە لەسەرمانی فەرز کرد و زیاتر هەڵ دەدەین و زیاتر لە خوای گەورە نزیک دەبینەوە و هیوادارم خوای گەورە ئومێدەوارم خوای گەورە نوێژ و تاعەتی هەموو لایەکمان قبول بکات و لەگەڵ ئەوەی کاتەکانی ڕۆژوگرتن بە پێی هەڵکەوتەی جوگرافی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازە، موسڵمانانی نیشتەجێی بەریتانیا نزیکەی 90 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. ئێمە موسڵمان بە ڕۆژووە بین لەبەرەوەی ڕۆژوویەکێکە لە پێنج کۆڵەکەکەی ئیسلام. دڵ و گیانمان لەم مانگەدا پاگەکەینەوە و زیاتر لە خوای گەورە نزیکە بینەوە. لە دوای 90 سەعات بە ڕۆژوو بوون زیاتر هەست بەوەکەین کە خەڵکی هەژار چۆن ئەژین. ئەوە وامان لێیەکە شکرانەی خوا بکەین بۆ ئەو بەشەی پێی بەخشیوین و زیادە ڕۆیی نەکەین. ئەو موسڵمانانەی کە نیشتیمانەکەیان هەزاران میل لێرەوە دوورە و ئەوانەشی کە خەڵکی ئەم وڵاتن، هەرچەندە زمان و ڕەنگ و کللتوریان جیاوازە، بەڵام ئاینیان یەکە و هەمووان پێکەوە بە ڕۆژوو دەبن و نزا دەکەن. والله سبحانه وتعالى فرض الصيام. خۆی گەورە ڕۆژووی لەسەرمان فەرز کردووە بۆ پاکردنەوە و شۆرنەوەی دڵ و گیانمان. وەک موسڵمانان بە ڕۆژوو ئەبین بۆ ئەوەی هەست بە نەدارەکان بکەین، چونکە ئەوان یەک ڕۆژ و 2 ڕۆژ بە ڕۆژوو نابن، هەندێکیان بە درێژایی تەمەنیان نەدارن. إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم. وەک زۆرێک لە ئاینەکانی تر موسڵمانانیش بۆنەی ڕۆژی خۆیان هەیە و هەموو ساڵێک لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە هەر شوێنێک بن بە ڕۆژوو دەبن. ئەمساڵ ڕۆژووی بەریتانیا درێژە و نزیکەی 90 کاتژمێر دەبێت، بەڵام بەو حاڵەشەوە موسڵمانان بەدەم ئیش و کارەوە بە ڕۆژوو دەبن و ئەو ئەرکە ئاینیە بەجێ ئەگەیەنن. ڕێبوار فەتایە نارتی، لەندەن.